ئەوە تیمەکانی فریاگوزاری شاری بۆدڕومن لە تورکیا لە ئاوی دەریاچەی ئیجەدا بە دوای تەرمی ئەو هاوڵاتی کوردانەدا دەگەڕێن کە حەڤەی ئەم مانگە لە ئاوی دەریاچەی ئیجەدا بەلەمەکەیان نقم بوو. هاوناز تاریق و ئارەزوو تاریق ئەو دوو خوشکە بوون کە لە ئاوەکەدا خنکان. تەرمی هاوناز دۆزراوەتەوە و گەڕان بۆ تەرمی ئارەزوش بەردەوامە. ئارەزوو کە دەستگیراندار بوو بەڕێوە بوو بۆ یۆنان تا بە دەستگیرانەکەی بگات، بەڵام هەموو ئومێدەکانی بۆ ژیان بردە ژێر ئاوی دەریاوە. فدراسیۆنی سەرتاسەری پەنابەرانی عێراق دەڵێت بەلەمە نقمبووەکە 19 کەسی تیا بووە، 16یان ڕزگار کراون و 3 هاوڵاتی باشووری کوردستانیش کە خەڵکی دەربەندی خانن گیانیان لە دەستداوە. ڕزگارکراوەکانیش ئێستا لە نەخۆشخانەیەکن لە بۆدڕوم لە تورکیا و باری دەرونیان ناجێگیرە. بەداخەوە نە حکوومەتی هەرێمی کوردستان و نە حکوومەتی عێراقی هیچ کەسێکیان ئەسڵەن هەر باکیشیان نیە. خەڵک گیان لە دەستا بێ سەر و شوێنە بێ خینکێت چی بەسەرێت باکیان نییە. ینی ئێمە پێیان نەڵێن ئەوان ئەسڵەن هەر بیریشیان نییە، هەر باسیشی لەوە ناکەن. وە بۆ ئەم ڕووداوە هیچ کەس و لایەنێک نە لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە حکوومەتی عێراقی تەنانەت بە سەفارەتی عێراقیش و بە باڵۆزخانەی ئەستەمبوڵیشەوە تا ئێستا نەهاتوونەتە سەرخەت بۆی کە هاوکاری ئەم پۆلە پەنابەرە بکەن کە لە بارودۆخێکی زۆر سەخت و دژوارە لە ئێساشە تەنانەت ئەوەی کە پێشیان بوو هەمیان لەدەستداوە لە شتی بابلنجانیان هەمووی تەڕ بووە، ئەو پارە و ئەو موبایل و ئەوانشی هەبوو هەموویان ئەمیان لەدەستداوە لە ئێستا بارودۆخیان زۆر سەختە. بنەماڵەی هاوناز و ئارەزوو لە دەربەندی خان پرسە بۆ لە دەستدانی ڕۆڵەکانیان دەگێڕن و چاوەڕوانی گەڕانەوەی تەرمەکانیان دەکەن. داوا لە حکوومەتی هەرێمیش دەکەن هاوکاری بکرێن تا هیچ نەبێت تەرمەکانیان بۆ بگەڕێنەوە تا لە ئامێزی نیشتیمانی خۆیاندا ئەسپەردەی خاک بکرێن. زووترین کات تەرمی ئەو دوو مردۆمان بۆ بگەڕێنەوە و لەگەڵەوەشە باوکی ئەم مناڵانە تەسعی دەسی دەسەڵاتایی ئەم وڵاتەیە خزمەتی ئەم وڵاتەی کردووە. یەشار کووردا ئەندامی فدراسیۆنی پەنابەرانی عێراق لە تورکیا ئەو ئاگاداری ڕووداوەکەیە و دەڵێت بارودۆخی دەرونی ڕزگارکراوەکان ناجێگیرە، هیچ کام لە حکوومەتەکانی هەرێم و عێراقیش بەدەمیانەوە نایەن و کار بۆ گەڕانەوەی تەرمی خنکاوەکانیش ناکەن. ئەم ڕووداوەی کە ڕوویداوە لە بۆدڕوم قەزای موڵە 19 کوردی تیا بووە، 16یان نەجاتیان بوو، 3شیان بەداخەوە جانیان لە دەستداوە. لەمانە دوو تەرم دۆزرایتەوە، تەرمە کەس نازانی کێیە. بەهۆی خراپی سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان دۆخی ژیان لە باشووری کوردستان بۆ زۆرینەی هاوڵاتیان قورس بووە، بۆیە زۆرێک لە هاوڵاتیان ڕێگەی مان و نەمانی هەندەران دەگرنە بەر تا ئەوەی ژیانێکی شایستە لەوێ بتوانن بۆ خۆیان و خانەوادەکانیان فەراهەم بێت. ئەو کەسانەی کە کوردستان جێدەهێڵن بۆ دەستکەوتنی هەلی کار و ئارامی و خزمەت بەرەو هەندەران دەڕۆن. ئەو سێبەڵێنەی کە ماوەی 27 ساڵە دەسەڵاتدارانی ئەم هەرێمە بە هاوڵاتیانی دەدەن و هیچ کامیان تا ئێستا جێبەجێ نەکردووە. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پێیام، سلێمانی.